دكتور أكرم كرئيس جامعية لبشي تاريخي سرداني ماردينيان کرد و هدفەکان تەنها زیارەت و بینینی کوردستانی باشوور بوو کەوا بزانن لە ناو هەولێرێکە سەردانی خەستەخانەی میهرەبانیان کرد لە لیقا و دۆستێکی برایانە حەزم کرد هەندێک باسی سوورەتی مؤمنونیان لێ بکەم کە خوای گەورە دەفەرمێتن قەد ئەفلەح المؤمنون خوای گەورە دەفەرمێتن چیە سەرکەوتووە لە ژیاندا لە گەشتەکەی حیات چیە سەرکەوتووە یەکەمینە الذين هم في صلاتهم خاشعون دومینیان والذين هم عن اللغو معرضون سێمینیان والذين هم للصلاة فاعلون چارەمینیان والذين هم لفروجهم حافظون إلا على أزواجهم وما ملكت أيمانهم فإنهم غير ملومين أو چار صفتەی دەداتێ فمن ابتغى وراء ذلك فأولئك هم العادون ئەوانە نەبیتن ئەوە سەرشێوە والذين هم لأماناتهم وعادهم راعون خاڵی پێنجەم والذين هم على صلاتهم يحافظون خاڵی شەشەم ئەوانە چنە أولئك هم الوارثون ئەوانە میراتگرن میراتگری چێ میراتگری پێغەمبەر ئەوانە میراتگری چەندر میراتگری فردەوسن الذين هم يرثون الفردوس هم فيها خالدون ئەوانە دەچنە فردەوسی نانەوە شەتا هەتایەکە ئەوجا خوای گەورە باسی گەشتی حیاتمان لۆ دەکا گەشتی حیات سیاحەتی ژیان چییە ولقد خلقنا الإنسان من سلالة من طين إنسان لە خۆڵی دروست بووە ثم جعلناه نطفة في قرار مكين دوایە یەک دڵۆپە بووە لە ناو زیجیداچی ثم خلقنا النطفة علقة ئەوەمان کردە شتێکی خڕ فخلقنا علقة مضغة دوای کردمانە شتێکی جوراو فخلقنا المضغة عظاما دوای ئێسکمان دروست کرد فكسونا العظام لحما دوایەکە پاش ئێسکەکان گۆشتمان دروست کرد ثم أنشأناه خلقا آخر دوایە پاش ئەو هەموو تەرتیبات و تەرکیبەی خەڵقەش کەمان فتبارك الله أحسن الخالقين کە خوای گەورە جوانترین ئینسانە تەماشا ئەو ئینسانەی بکە هەر ئەلەوەندۆنەی ئاوی چاوی فەرقی هەیە لەگەر ئاوی لوتی لەگەر ئاوی دەوی لە تامی تەمەشاکە هەر ئەمان تەمەشا ئەوەن دۆنەی بکە برۆ درێژ نابی بزانە بژان تێکەڵ نابیت درێژ نابیتن چونکە ئەگەر تێکەڵ بیت هەناتان چاوی بکەوە پرت درێژ دەبیتن ڕیش و سمێر جیایە یعنی هەر موشە هەرێکە و نەوعەکە خوای گەورە لە بن ئەو موی لە بنەکەی دەماری دانایە بەڵام لە ناو ددانی عەسەبی دانایە تەمەشا ئەوە ئەگەر بێ ئەو دەماری تێدەبایەوە هەر کاتێک بچوانە حەلاقی دەبایە بەنجی بکرین ئەتاوەکو سەرمان چاو بکەین خوای گەورە هەزاران شتی گەورە ئەنتیکەی لە ناو ئینسانی دانایە لەگەر ئەو هەموو تەرتیباتی دنیایەکە فتبارك الله أحسن الخالقين ئەوجا دەمێست هرنجتان ڕاکێشم لە بۆ یەک شتی زۆر زۆر مهم ثم إنكم بعد ذلك لميتون ئەنگۆ یەکسەر ئەوجا دەمرن ئەدی ئەو دنیاە ئەدیکە حیاتی دنیاە ئەلێرەوە لەو ئاەتی ئەو حەدیسەی تێدەگەین کەوا قیمەتی دنیاە هەنچی یەک باڵە مێشولەی نییە نەک هەردوو باڵیش یەک باڵ نەک مێشیش مێشولە دنیا قیمەت یەک باڵە مێشولەی نییە چکە چێ پێگوتینە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە خوای گەورە ئەو کتابەی لۆ ناردێ پێگوتینە پێیان برێن خەڵچینە دنیا قیمەت یەک باڵە مێشولەی نییە چونکە ئەگەر قیمەت یەک باڵە مێشولەی هەبایە خوای گەورە ئاوی نەدەدا کافری لێیەکە ئەو جوولەکانێک کە ئێستا ئەو هەلە غەزەی دەکەن زۆر زۆر هیچن وا دەزانن غەزە دەڕوخێ غەزە ناڕوخێ جەستەی دەکوژی بەس خۆ ڕۆحی ناکوژی ئەوان ڕۆحیان دەچیتە فردەوس ئەوان ئەگەر سابڕ بن فردەوسە مەکانیان لێیەکە دنیایەکی کەمە دنیا هیچە ئەوان لەسەر هیچی بە شەڕ دێن لەسەر هیچی شەڕێ دەکەن بەڵام موسڵمان ڕۆحی هەیە مسلمان بەرزە لە دنیایەکە ئومێد دەکەم لە سیاحەتی حیات تێ بکەین ئەو گەشتتان زۆر بەخێر من لە بۆ هەولێرێکە ئەمە خزمەتکاری هەمووانین مهرەبانیش ئێستا ببینین بوویتە ڕەمزە وەکو قەڵاو منارەی خەڵک لە تورکیای دێ سەردانی دەکا هەر ببینن بە سەلامەت میهرەبانی دڵسۆزی و لێزانی